ڕۆماتیزمی بڕبڕەکانی پشت نێوان بڕبڕەکان توانین بڵێن وەکو پێناسەی کورتی بکەین دەبێتە هۆی داخوران دەبێتە هۆی ئەو ڕۆماتیزمە دەبێتەوە کە دروستی دەکات ڕۆماتیزمی بڕبڕەکانی پشت زۆر دەیبیستین ئەو وشەیە زۆر دەبیستین بەس وەکو کردداری نازانیت هەوکردنە لە بەستەرەکانی دەوروبەری بڕبڕەکان باش ئەو بڕبڕانە کە پێگو بەستراونەوە بەستەریان هەیە ئەو بەستەرانە دەست پێ دەکات ئیلتیهاب دەکەن لە نەتیجەی ئیلتیهاباتی زۆرەوە کە بمێنیتەوە چارەسەر نەکرێت پشت تووشی ڕقبوون دەبێت ڕقبوون ئێستا مەسەلەن زۆر کەسێ بینیمانە عمری 50 ساڵە یان 6 ساڵە تووشی کوڕبوونەوەی پشتی بووە ئەو کوڕبوونەوەی احتیمال لە ئەو کوڕە بابلەی لە کاتی گەنجێتیدا هیچ کێشەی نەبووبی بەڵام لەبەر هەبوونی ڕۆماتیزمی بڕبڕەکانی پشت سەبر وای لێ دەکات تووشی ئەو کوڕبوونەوەی بێت بەعام مەسەلەن ئەمە ڕۆماتیزمی پشت فەقەراتی پشت و ئینزیلاق نیشانەکانیان لێک جودان دوو نیشانە لێکیان جودا دەکاتەوە ئەوانەی مەسەلەن سەبەبی میکانیکی بڕبڕەکانی پشت وەکو ئینزیلاقا وەکو حتا مەسەلەن تەشەنوجاتە سەوەفانە ئەوانەیە ئەوە بەچ جودا دەکرێتەوە ئەو کەسە هەرچەند پشتی بەکاربێنیت لە ژیانی ڕۆژانەدا ژانی زیاد دەبی هەرچەند ئیسراحەتکە ژانەکەی کەمتر دەبیتەوە بەڵام بالعکس ئەو کەسەی کە ئیلتیهابی فەقەراتی هەبی یاخود سەرەتا و ڕۆماتیزمی بڕبڕەکانی پشتی هەبی ئەو کەسە چەند ئیسراحەت دەکا ئەوەندە ژانی زیاترە چەند جوولە دەکا ئەوەندە باشترە ویکتۆریانی باڵێ لێک زیاکاتەوە نیشانەکان بە شێوەیەکی گشتی هەرەوە نیە ئازاری هەبیتەوە ئازارەکەی لە کاتی ئاشکردن و زۆری ئازارەکەی نەخۆشیەکە لەوە جودا دەکاتەوە ئەوە یەک و هەروەها تەمەن و ڕەگەز و کاریگەریەکانی ئەوانەی مەسەن هەندێک نەخۆشیش هەیە کە دەبیتە ڕۆماتیزمی بڕبڕەکان ئەویش هەر ئێستا بازەکەن ئەوانیش سەبەبن باشە بۆیە ئەوەی کە زۆر مهمە نیشانەکانە بە دەرەجەیەک ئەو کەسانە ئەوانەی کە ڕۆماتیزمی بڕبڕەکانیان هەیە شەوانە پشتیان زۆر دەیەشی بەیانیانیش پشتیان زیاتر لە 1 سەعات ڕق دەبی 1 سەعات ڕق دەبی ئەو کەسێک کە ئیلتیهابی هەبی لە فەقەراتی دائیمەن حەزی لێیە خۆی کوور کاتەوە خۆی قید نەکاتەوە بۆیە بە مروری زەمن ساڵێک 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ ئەو شخصە هەروە کوڕە وەکو ڕاهات نەچی لێدێ هەتا وەختە گوای لێدێ ئەو شخصە ناتوانانی خۆی بەرزکاتەوە ئینشاءڵڵا لەناو بەرنامەکەی هەندێک وێنەی ئەو کەسانەدا دەنین ئەوانەی کە ڕۆماتیزمی بڕبڕەکانیان هەیە بۆیە ئەوەی کە زۆر مهم بوو ینی هە لە سەرەتای بەرنامەکەی ئەو شتەی جودا بکەینەوە چونکی زۆر جار ئەو نەخۆشیانە لێمان بزرن ڕاستە ئەمە خەڵک لەوانەیە ئەو زانیاری نی کە جەنابلت لەلاتە ئەکیت بۆیە ینی ئازاری پشت بە شێوەیەکی گشتی لەوانەیە بەس نەخێر شەرنیە تەنها ئینزیلاق دیاکردنەوەکەی ئەوە بکەوەکەی بڵێ جیاوازی نێوان ئینزیلاق و ڕۆماتیزم هەم ئیلتیهاب لە نیشانەکەوتمان سەبەبی میکانیکی هەیە میکانیکی ینی تێکچوون یان لە ئێسکەکان یان لە بڕبڕەکان یان لە بەستەرەکان یان لە ماسوولکەکان بەڵام هەوکردن فەرق دەکات هەوکردن لە ئێسک هەیە بە ئیلتیهاباتی ئێسک هەوکردن لە دیسکەکان هەیە بە بەکتریا و بە کێشەی دیکە هەوکردن هەیە لە ماسوولکەکان زۆر جار وەکو قونێری گەورە لە ماسوولکەی دەوروبەری فەقەرات دەبی ئەوی ژانی زۆر دروست دەکات بۆیە ئەسبابی زۆرە ئەسبابە ئیلتیهابیەکان بەڕای خۆم مهمترن لە ئەسبابە میکانیکیەکان چونکی ئیلتیهاباتیەکان ئەگەر چانەکەی دەبیتە هۆی تێکشکاندنی بڕبڕەکان و حتا جونگەکانیش